بسم الله الرحمن الرحيم. هاوڵاتانی خۆشەویست دڵسۆزانی گەل و میلەت، سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خەسەخانەی میهرەبانی کە ناوی خۆی بەخۆیەتی بەنیازن جیهازێک هەیە بە ناوی مامۆگرافی بیکڕن بۆ ئەوەی خەڵکەکە تووشی نەخۆشی سەرەتان نەبێ، پێشی ئەوەی مەمکی ئافرەتەکان خوشکەکانمان دایکەکانمان تووشی نەخۆشی سەرەتان بێ، لەوێ فەحسی ئەەکەن ئیتر ڕێگە ئەگرن لەوەی کە تووشی ئەو سەرەتانە ببێ. جا بۆ ئەمە بۆ ساغەکانە بۆ ئەوی نەبن بە نەخۆش. هیوادارم ئێوەی ئازیز و خۆشەویست بە هەر پشکێ بە هەر جۆرێکە ئەتوانن هاریکاری بکەن بە هەر شێوەلێتان ئەوەشێتەوە سەردانی خەسەخانەی میهرەبانی ژمارە حسابات و ئەوەی شوێنی حساباتیان بکەن، ئەو کاتە پێتان ئەڵێن چی مەطلوب و چیتان لێ داوا کراوە. خی گەورە ئەو وڵاتە پارێزێ و نەخۆشەکانمان شیفا بۆ بنێرێ و ساغەکانیشمان نەخۆش نەکەون، کە ئەم جیهازە مەبەست لێی ڕێگرتنە لەوەی کە نەخۆشەکان کە نەخۆشتر نەکەون و ساغەکانیش تووشی نەخۆشی نەبن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.